سڵاوەڕێز بۆ عەشیرەتی هەرکی بۆ هەرکیەکانی بەشەڕەف بۆ ئەو هەرکیانە کە ملکەچی ئەو زوڵمە نابن، ملکەچی ئەو زاڵمانە نابن. ئەوەی خورشید هەرکی کردی هەلبەت لە دەستپێکە شتێکی زۆر گەورە بوو. مەسعود بارزانی بە گوڕەی زانیاریەکانم لەگەڵ کوڕەکانی دانیشت بوو، سوێندیان خوارد بوو کە ئەمە بۆ ئەوان نامێنێت و ئەبێ سزایان بدەین. هەڵبەت خورشید هەوڵیدا خۆی شیرین کە لای ئەوان و کە من کۆینەی ئێوەمە و من دەتوانم وەک جاران ئەوەی ئێوە بتانەوێ دەیکەم، بەڵام ئەوان وتیان با بێتە پێشەوە، با ئەو شتانە بڵێ، بەڵام ڕۆژێک دە هەر سزای دەدەین. ئەوەی ئێستا دەکرێ من پێش هەڵبژاردن وتم هەرکیەکان چاوەڕێ بن، هیچ ناکەن ئێستا بەرامبەر ئێوە تا دوای هەڵبژاردن و فعلەن دوای هەڵبژاردن دەستیان پێ کرد و ئێستش پێتان دەڵێم هەرکیەکان بناماڵەی مەسعود بارزانی دوژمنی سەرسەختی عەشیرەتەی هەرکینە، عەشیرەتی سروشینە، زێباری ئەستەکانیش دژمنیانن. ئەم شەڕی ئەوان ئێستا دەکەن شەڕی 56 ساڵی کوونە، ئەو کینەی دڵیانە بەرامبەر هەرکی سروشی زێباری شتێکی زۆر کۆنە. تکاتانێ دەکەم هەرکیەکان یەک بگرن ببنە یەک دەست و لێیان مەترسن. ئەوان لە ئێوە ئەترسن، باوەرتان هەبێ 200 کەسی ئێوە دەتوانن ئەو بنەماڵە بخەنە سەرچووک. لێیان نەترسن. ئەو فیلم و سیناریۆنە کە ئەوان دروست دەکەن، حەشدی شەعبی و فلان و فیستان، هەمووی دروریە، هیچ ئەساسێکی بوو نییە. تکاتانێ دەکەم یەک بگرن، دەست یەک بگرن بەرامبەر مەسعود و کوڕەکانی بوەستن. خەڵکی کوردستانش لەگەڵ ئێوە دەوەستێ، عەشیرەتەکانی تیش لەگەڵ ئێوە دەوەستن. ئەمە دڵنیا بنەوە، با ترستان نەبێ، وەرەتان بەرز بێ. خورشید و براکەی و فلان و فیستان و ئەمانە یەک شت تێبگەن، ئێوە حسابتان زۆر گەورەیە لای مەسعود بارزانی. باشترە بڕۆنە بەرەی خەڵکی خۆتان، باشترە بڕۆ لەگەڵ خەڵکی خۆتان بوەستن و دژی مەسعود بارزانی بوەستن. خورشید ئەوە باش بزانە تو باش بزانە مەسعود بسەرێتە سیدخۆری، بێجا تو 1000 جارە بێژی ئەس کویلێتەمە ئەو تەعەفو ناکەت، بێجا هەرەگەر خەرکی خوب و دیفاعش خەرکی خوب بکە بتە گەرەک باشترە و بتە گەرەک شەرەفترە.